3 ساڵ بەسەر ناڕەزایی فەرمانبەران و مامۆستایانی شاری هەولێر تێپەڕێ کە تێیدا ژمارەیەک ئەندامی دەستگا هەواڵگریەکانی هەولێر مامۆستایەکی بە تەمەنیان بە بەرچاوی میدیاکانەوە دایە بەرشەق. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە ڕاگەیەندراوێکدا ڕۆژی 25 یاداریان با ڕۆژی بێحورمەتی دەسەڵات ناوناوە بۆ پێی تێیدا مامۆستایەک کە بۆ داواکردنی موچەکەی خۆپیشاندانی مەدەنیایی ئەنجامدا بوو بە شێوەیەکی زۆر ناشیرین پەلاماردرا و بێڕێزی پێکرا. گرتەی ڤیدۆی شەقهەڵدان لە مامۆستاکە بە شێوەیەکی بەرفراوان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووە و کاردانەوەکانی ئەو بێڕێزیە بە جۆرێک تۆڕی کۆمەڵایەتی تەنی کە تا ئێستاش بەردەوامە. دەسەڵاتدارانی هەولێر بۆ کەمکردنەوەی فشارەکان بۆ ماوەیەک شەق-وەشێنەکانیان دەستگیر کرد و دواتر بە بەکارهێنانی دادگا ئازاد کران. هاوکات فشار لەسەر ئەو مامۆستا بە تەمەنەش دروست کرا کە لە میدیاکانەوە هیچ لێدوانێک نەدا. ئێستا 3 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕێ. دۆخی مامۆستایان هێشتا هەر خراپە و موچەکانیان بە لێبڕین و دواکەوتنەوە وەرەگرن. لەگەڵ ئەوەشدا کەرتی پەروەردە و خوێندن بەرەو داڕمانی تەواوەتیە ڕوا. ئەمە جگەلەوەی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەگشتی و لە زۆنی زەرد بە تایبەتی بە تەواوی کراوە. ڕێگا بە هیچ جۆرە چالاکی و ناڕەزاییەک دژی حکوومەت و دەسەڵاتدارانی ناوچەکە نادرێت. ئەوە تا نزیکەی ساڵێکە دەیان چالاک و ڕۆژنامەنووس و مامۆستا کە داوای مافی خۆیان دەکەن دەستگیر کراون و تۆمەتی جۆرا و جۆریان دراوەتە پاڵ. مامۆستا بەدەل بەرواری دانیشتووی شاری دۆک یەکێکە لەو کەسانەی کە لەلایەن دەستگا ئەمنیەکانی پارتیەوە دەستگیر کراوە و لە ڕێگەی دادگاکانەوە ژمارەیەک تۆمەتی ئاراستە کراوە. مامۆستا بەدەل یەکێکە لەو مامۆستایانەی کە بەردەوام دژی بێدەنگردنی چالاکوانان و مامۆستایان بووە. جیا لەوەش 5 چالاکوان و ڕۆژنامەنووسی دیکەی سنووری بادینان چەند مانگێکە دەستگیر کراون و بە بەکارهێنانی دادگا سزای 6 ساڵ زیندانی کردنیان بەسەردا دراوە. تەنانەت تۆمەتی سیخوڕی کردنیان بۆ وڵاتانی دراوسێ بۆ دروست کراوە، بۆیە ئێستا دۆسێکەیان لە دادگای تەمیزە و ماترسیەوە شەیە سزاکەیان بەسەردا جێبەجێ بکرێ. لەوەتەی کابینەی نۆهەم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی دەست بەکار بووە ئازادی ڕادەربڕین مەترسی گەورەی لەسەر دروست کراوە. دۆخی ژیانی هاوڵاتیان بەردەوام خراپە بێ. ئەو بانگەشانەی بۆ چاکسازیکردن لە کەرتە جیاوازەکاندا دەکران هەنگاوی جددیان بۆ نەنراوە، چونکە قاچاقچێتی لە خاڵە سنووریەکانەوە بەردەوامە. دۆسەی نەوت شەفاف نییە، لەگەڵەوەی نرخی نەوت لە سەر و 6 دۆلارەوەیە، بەڵام هێشتا موچە بە لێبڕینەوە دابەشەکرێت. سەرکوت و بێدەنگکردن و موچە بڕین و نەبوونی خزمەتگوزاری پێویست و زیادکردنی باج و ڕسومات لە سیما دیارەکانی ئەم کابینەی حکوومەتی هەرێمن کە نەچاکسازی ئەکات نەدان بە شکستی خۆی دادەنێت و کۆتایی بە خۆی دەهێنێ.